بەڵامەکە تا سەی دوای نیوەڕۆژ بە شتێک ساکە بەس موسێ خەڵک بە تەواوی بدە و ئەم لە بۆ خەڵکیش سوودی دەبێتەوەی بۆ مەعامەلات و شتیوا خەڵک ئیشی باشتر دەڕوا ئەگەر بێت و ئەم بڕیارێک دەتوانێت موسێ خەڵکیش بە تەواوی بدە و خەڵک گرفتی نەبێت. فەرمانبەران بەگشتیان دوامی فەرمانگەکان تا سەی پاش نیوەڕۆبێتن شتێکی باشە طبعا ئەو شتە ئیجابیات و سلبیاتی هەیە بەڕای من ئیجابیاتەکەی لەوانەیە زیاتر بێت لە سلبیاتەکەی ئیجابیاتەکەی ئەوەیە لە ماوەی پێشوو با بڵێن ئەو معاملات و ئەو ئیشانەی کە خەڵک با بڵێن لە فەرمانگەکان بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ تەواو دەبوو ئیشەکان نەدەکرا و زۆر تاخیر دەبوو لە بەرەوەی داوای فەرمانگەکان کە زۆر کەم بوو لێ وەری دەهات دەبوو 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ بەس ئێستا کە گەر بیتە سەعات 3 یان 2 یان سەعات 2 طبعا ئەوە زووتر ئیشەکان تەواو دەبی دیلانی سلبیەکەی ئەوەیە ئەو مۆزەفەی لەو دایرەیە کاتە سەعات 3 داوام دەکا بەڕاستی ئەوە طبعا زیاتر ماندی دەبیتن زیاتر کاتی خۆی لە بۆ شتیکە ناتوانیت تەرخام بکاتن زیاتر دەبی پێویست دەبی بە داوامەکەوە چونکە مۆزەفیش طبعا پێویستی بە کاتی فری هەیە تاکو با بڵێن ئیلتیزاماتی ماڵەوە هەیە ئیلتیزاماتی شتیکە هەیە دەتوانانی ناتوانێت جێبەجێ بکات و کاتی زۆر پێم خۆشە داوامەکە کەوای هاتووە کە داوامەکەش وای هاتووە لە مەسلحەتی هەم هاوڵاتی هەم لە مەسلحەتی مۆزەفیە مۆزەف ئەگەر بتوانێت ڕاتبەکەی مەزبوط بێ هیچ مشکلەی نییە هەتا سەعات 3 داوام بکات بەس ڕاتب و حەقی خۆی پێ بدێت